پرسیاری یەکەممان ئەویش بریتە لەوەی کە ئایا پێش دروستبوونی گەردوون چی ڕوویداوە؟ ئەگەر کەسێک شارەزا بێت دەزانێت و پرسیارە هەندێک کێشە و خەلەلی تێدایە کە ئینشەڵڵا لە داهاتوودا خەلەلی ئەو پرسیارە دەخینە خزمەت جەنابتانەوە. سەرەتا دەمەوێت باسی کورتێکی زۆر کەم لە ئێستادا باسی سەرەتای گەردووندا بۆ بکەم، دواتریش لە دوای باسکردنەوەی کە ئەم گەردوونە چۆن سەرەتایەکی هەبووە بچین باسی بیردۆزە ئەو بیردۆزانە بکەین کە باسی سەرەتای دروستبوونی گەردوون دەکات کە چەندین بیردۆزی جیاوازن وەشتی زۆر زۆر سەرنجڕاکێشیان تێدایە. یعنی یەکێک لەو شتە سەرنجڕاکێشانەوەیە پێمان دەڵێت بۆچی ئێمە هێندێک جار هێندێک ڕوودا و وا هەست دەکەین دووبارە، یعنی ڕووداوێک ڕوودا لە بەردەم تۆ وا هەست دەکەین ڕووداوە دووبارەیە لەلات، وەڵامی ئەو پرسیارانەمان دەداتەوە بۆچی وا هەست دەکەین کە ڕووداوە دووبارەیە لەلامان. برانم سەرەتا یعنی پوخت و نەخت ئەوەیە کە فەیلسوفەکان وەزاناکان هەڵەی زۆر گەورەیان کردووە دەربارەی سەرەتای گەردوون. یەکێک لەوانە ئەلبەرت ئەینشتاین کە یعنی یەکێکە لە گەورەترین زاناکان باوەڕی وابوو سەرەتا کە گەردوون سەرەتایەکی نییە، بەڵکو وەکو ئاوێکی مەنگ وایە، ئاوێکی مەنگ خواردوو وایە نە فراوان دەبێ نە بچووک نە گەورە دەبێ نە بچووک دەبێتەوە لە شوێنی خۆی وەستاوە و سەرەتا و کۆتاییشی نییە، سەرەتا و کۆتاییشی نییە. و پێش یعنی پێش ئەینشتاینیش یەکێک لەوانە وەکو ئەرستۆ باوەڕی وابووە کە زەوی لە چەقی گەردووندایە و هەسارەکانیش هەموو بە دەوری زەویدا هەسارەوە سێرەکان هەموو بە دەوری زەویدا دەخولێنەوە. دا لێرەدا دەمانگەێنە بە خاڵێک لەبەرەوەی ئەرستۆ باوەڕی وابووە کە گەردوون لە زەوی لە چەقی گەردووندایە، ئەوە یعنی بەلای ئەو باوەڕی وابووە کە گەردوون سنووردارە بێ سنوور نییە، چونکە گە بێ سنوور بێ گەردوون چەقی نییە، هیچ شوێنێک چەقی گەردوون نییە گە بێ سنوور بێ. بەڵام لەبەرەوەی باوەڕی وابوو گەردوون چەقیە کەواتە ئەرستۆ باوەڕی وابووە کە گەردوون سنووردارە و چەقی هەیە و چەقی گەردوونی زەویە. بەڵام یعنی سوبحان الله ئێستا ئەگەر کەسێک تەلیسکۆبێکی باشی هەبێت سەیری ئاسمان بکە لە شەوێکی تاریکدا لە دەرەوەی شار، سەیری هەسارەکان و ئەستێرەکان و گەل ئەستێرەکانی تر بکەیت، سەرت دەسوڕمێ کە لەوەی کام ئینسانە چیە لەناو ئەم گەردوونەدا، وەکو دەنکە خۆڵێک والله وەکو دەنکە لمێک وایە لەناو بیابانێکی زۆر گەورەدا. یەکێک لەو پیاوانەی کە بە تەواوەتی ئیدراکی بەم شتە کرد کارل ساگان کە حقەتەن یەکێکە لە دامەزرێرانی ناسا و بەغەیرەوەش پیاوێکە کاتێک باسی کەمیەتی ئینسان دەکات سەرت دەسوڵمێ، یعنی دەڵ باش ئێمە لەسەر چ شەڕ دەکەین؟ ئینسان لەسەر پارچە خاکێک شەڕ دەکات، لەسەر پارچە خاکێک یەکتر دەکوژێ باشە و سیرتر لەوە کە ئەم پارچە خاکە وەکو دەنکە خۆڵێک بەخوا کەمتر لە دەنکە خۆڵێک وایە لە چاو گەردووندا. دووبێنە پێشاوی خۆت گەردوون پانتایی گەردوون ئەگە گەردوون ڕابگرین لەو سەرەوە بۆ ئەو سەر یەکسانە بە 93 ملیار ساڵی ڕووناکی. 93 ملیار ساڵی ڕووناکی یعنی چی؟ یعنی ئەگە تۆ لەم سەری گەردوونەوە بۆ ئەم سەری گەردوون بە خێرایی ڕووناکی بڕۆی پێویست بە 93 ملیار ساڵی ڕووناکیە. 93 ملیار ساڵی ڕووناکی یعنی چی؟ یعنی ئەو مەودایی کە ڕووناکی لە ماوەی ساڵێکدا دەیبڕێت کە ڕووناکی خێرایەکەی چەندە؟ سێ لێکدانی بدە بەتوانی هەشت، یعنی 300,000 کیلۆمەتر لە هەر چرکەیەکدا، 300,000 کیلۆمەتر لە هەر چرکەیەکدا، یعنی 7,500 خولانەوە بە دەوری زەویە تەنیا لە ماوەی یەک چرکەدا. تۆ کە دەڵێ یا ناتوانی بڵێ یا ئەڵڵا ئەوە ڕووناکی بە دەوری زەویدا دەخولێتەوە لە ماوەی تەنیا 7,500 بە دەوری زەویدا دەخولێتەوە تەنیا لە ماوەی یەک چرکەدا، لە ماوەی چاوتروکانێکدا. باشە بێنە پێش چاوی خۆت بەو خێراییە بڕۆی لەم سەری بۆ ئەم سەری گەردوون، ئەوە پێویست یعنی 300,000 کیلۆمەتر ببڕی لە ماوەی هەر چرکەیەکدا، ئەو پێویستت بە 93 ملیۆن نا ملیار ساڵی ڕووناکی هەیە، 93 ملیار ساڵی ڕووناکی، یعنی عەجایب والله کە جاری وایە بیر لەو ژمارانە دەکەمەوە کە لە گەردووندا هەیە هەموو گیانم گرژ دەبێ، گرژ هەز بە گرژبوونێک دەکەم لە قەلبمدا
سبحان الله هەموو گەورەیە چییە؟ ئەی مرۆڤ چیە لەناو ئەم هەموو گەورەیەدا؟ مرۆڤ لەکوێدا خۆی لێوم بووە؟ ئەو هەموو لوتبەرزیە چییە؟ وەڵڵا چەندە خۆت بە گەورە بزانی هێشتا ناتوانی زەوی و کوناودی بکەی و هێشتا ناتوانی بەقەت شاخەکان بەرز بی سەرڕای ئەوەشی کە هەموو هەسارەکەی تۆ دەنکە خۆڵێکە لە چاو ئەم گەردوونە وە ئەو خۆرەی کە تۆ یعنی خۆرەی کە زەوی بە دەوریدا جوڵە دەکات دەنکە خۆڵێکە لە چاو گەلە ئەستێرەکەمان وە گەلە ئەستێرەکەش دەنکە خۆڵێکە لە چاو هەموو گەردووندا یعنی سبحان الله